هەرسەبارەت بە سەردانەکەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر ئێدمۆند غەریب ڕووناکبیر و پرۆفیسۆر لە زانکۆی جۆرج واشنگتن کە لە ڕێگای سکایپەوە لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز دکتۆر ئێدمۆند ئەم کاتتان باش. جۆ بایدن ئەمڕۆ باسی لەوە کردگوتی هەڵەمان کردووە لە هەندێک بابەتی پەیوەست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە پاشەکشەمان تیایدا کردووە. ئەو بابەتانە چین کە ئەمریکا پاشەکشەی کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و پەیوەستن بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ هیچ گومانی تێدا نییە کە زۆر بابەت هەن یەکێک لەوانە کە لە هەموو جیهاندا هەیە گەڕانەوەی رووسایە کە ڕۆڵی زیاد بووە لەسەر شانۆی سیاسی هەموو جیهان و چینیش بە هەمان شێوە. ئەمە دوو لە گرنگترین ئەو بەرەو پێشچوونانن کە لە 30 ساڵی ڕابردوودا بینیمانەوە. جیا لەوەش و زۆرێک ململانێ هەن لە ناوچەکەدا کە هەندێک لە ڕاوەکاران پێیان وایە کە هۆکارەکەی ئەوە بێت کە ئەمریکا ڕوبەڕووی کێشەی زیاتر ببێتەوە نەک تەنها لە ناوچەکە بەڵکو لە هەموو جیهان، هەرچەندە لە ڕووی سەربازیەوە سەرکەوتوو بوو بێت کە با بڵێن سەدامی ڕووخاند بێ و کە هێزێکی شەڕانگیز بۆ بەرامبەر بە ئەمریکا و وڵاتانی ناوچەکە، بەڵام لە ڕووی سیاسیەوە هێشتا سەرکەوتوو نەبووە لە عێراق. بۆیە ئەمە یەکێکە لەو کێشانە و نزیکترینیشیان دۆخی ئەفغانستان ئەگە سیر بکەین کە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا کێشەی زۆر هەن لەو ناوچەیە، با بڵێن کێشەی ئیسرائیل و فەلەستین هەیە کە بابەتێکی زۆر سەرەکیە لە ناوچەکە و بە دڵنیاییەوە هەوڵ هەیە لایەن سەرۆک ترامپەوە هەوڵ هەبوو ئەوەی کە ڕێکەوتنە ئەبراهیمیەکان واژۆکران و زۆرێک لە وڵاتان هێشتا دژی ئەم ئاساییکردنەوە لەگەڵ ئیسرائیل و هەتاوکو دۆخی فەلەستین ئاسایی نەکرێتەوە و سەربەخۆی ڕانەگەێنرێ و ئەمە کێشەیەکی سەرەکیە. جیا لەوەش کێشەی با بڵێن هاوپەیمانەکانی ئەمریکان وەکو سعودیا کە سەرۆک بایدن لە کەمپەینی هەڵبژاردنیدا سعودیەی بە شێوازێک ناوبرد دوای کوشتنی خاشقچی کە سعودیا وڵاتێکە کە وڵاتێکی با بڵێن ئاسایی نییە، با بڵێن گۆشەگیرە پەڕگیرە. ئەمە پێناسەی بایدن بۆ ئەو کاتە بۆ سعودیا. جیا لەوە داوای کرد کە سعودیا سزا بدرێ. بۆیە ئەم پەیوەندیانە لە نێوان با بڵێن ئەمریکا و هاوپەیمانەکانی لە کەندا و بە دیاریکراوی سعودیا هەرچەندە پەیوەندی مێژووین کە دەگەڕێتەوە بۆ شاه عەبدولعەزیز و ڕۆزڤێلت و چەندین بواری سەربازی تەکنەلۆژی ئابووری سیاسی وزە و ئاسایشی گرتوێتەوە. بۆیە ئەمە هەندێک لەو بابەتانن کە لە ناوچەکەدا هەن بەگشتی دکتۆر و ئەمریکا دەتوانێت ڕۆڵی باشی تێدا بگەڕێت. ئامانجی سەردانەکەی ئەوەیە کە فشار لە هەندێک وڵات بکات. بەڵێ ئامان سەردانەکەی ئەوەیە کە فشار لە سعودیا و هەندێک وڵاتی تکە بکات کە بەرهەمهێنانی با بڵێن نەوت زیاتر بکەن. باشە لە بەرامبەردا هاوپەیمانەتێکی عەرەبیش پێک بهێنن لە بەرامبەر بەرهەمهێنانی نەوتی زیاتر ئەمریکا چەکی زیاتر بە وڵاتانە بدات. ئەمە ئامانجەکەیە. ئەمە بەڕوونی سەرۆک بایدن نەیویستوە ئەمە بەڕوونی ئەمە بڵێ چەک بەرامبەر بە نەوت کە نەوت زیاتر بخەنە بازارانەوە کە ئێستا بازار بەڕاستی پێویستی پێ دوای قەیرانی ئۆکرانیا و دوای ئەوەی کە زۆرێک لە هاوپەیمانەکانمان لە ئەوروپا ڕوبەڕووی
کێشەی وزە بوونەتەوە نەوت و غاز بوونەتەوە دوایە کە رووسیا غازی لەسەر گرتوونەتەوە بەڵام نەیویستووە بەڕوونی ئەم قسەیە بکات و نەیویستووە کە سازشێک بەرامبەر بە سعودیە بکات و هەندێک ڕەخنەشەیە لە میدیاکان و کۆماریەکان و هەندێک لە دیموکراتەکانیش ڕەخنە دەگرن ڕەخنە لە سەرۆک بایدن دەگرن لەوەی کە دەچێتە سعودیا و سازش دەکا بۆ سەرکردایەتی سعودیا بۆیە ئەمە یەکێکە لەو بابەتە زۆر گرنگانە و واقعێکیشە بەڕاستی ئەمە یەکێکە لەو بابەتە زۆر سەرەکیانە کە باسی لێوە دەکرێت بابەتی دیکە کە ئەمریکا دەیەوێت قسەی لەسەر بکە ئەم ئیدارەیە و ئیدارەی ترەمپیش بە هەمان شێوە بیرۆکەی هەبوونی ناتۆی عەرەبی ئەوەی کە پێی ئەڵێن هاوپەیمانی بەرگری ئاسمانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەگەڵ هەندێک لە وڵاتانی عەرەبی و ئیسرائیلیشی لە ناودا بێ دروست بکرێ بۆیە قسەی زۆر لەسەر ئەم بابەتە دەکرێت وا دەرەکەوێت کە ئیسرائیلیەکان بەگوێرە ئەو ڕاپۆرتانەی کە من بینیومە لە چەند ڕۆژی ڕابردوو زۆرێک لە ئیسرائیلیەکان باس لەوە دەکەن کە ئەم هاوپەیمانیە زوو دروست ناکرێت داهاتوویەکی نزیکدا دروست ناکرێت بۆیە لە ڕووی ئەوە کە دەیانەوێت بازارێکی هاوبەشیش لەگەڵ ئیسرائیل و وڵاتانی عەرەبی دروست بکەن و ئیسرائیل زیاتر پێی خۆی بخاتە ناو ناوچەکەەوە پەیوەندیەکانی زیاتر ئاسایی بکاتەوە لەگەڵ وڵاتان و بابەتی ئاسایشی ناوچەکە هەیە لەوێ قسەی لەسەر دەکرێت هەڕەشەکانی ئێران بابەتێکی زۆر سەرەکیە بێت چونکە زۆرێک لە هاوپەیمانە عەرەبەکانی ئەمریکا و ئیسرائیل زۆر نیگەرانن لەوەی کە ئێران و تاران بە دیاریکراوی هەژمونی خۆی پەڕاندۆتەوە لە سووریا و لە عێراق و لە ناوچەکە لە یەمان و لە غەزا بە دیاریکراوی لە لوبنان و ئەو هەموو ناوچەیی گرتووەتەوە بۆیە ئەمە نیگەرانیەکی زۆرە بۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکە بۆیە ئەم قسانە و ئەو ناتۆ عەرەبیە کە باسی لێوە دەکرێت بۆ بەرپەرشدانەوەی هەڕەشەکانی ئێرانە بابەتێکی دیکە هەیە کە ئێستا قسەی لەسەر دەکرێت لە نێوان ئیسرائیل و ئەمریکادا ئیسرائیل دەیەوێت کە هێز بەکاربهێنێ بۆی کە ئێران دەستی نەگاتە چەکی ئەتۆم بەڵام سەرۆکی ئەمریکا بایدن هێشتا پێی وایە کە دیپلۆماسی باشترین ڕێگە چارەیە بۆی کە ڕێگری لە ئێران بکرێت لەوانەیە دوا بژاردێ ئەوەی کە سەرۆک بایدنیش باسی کردووە هێز سپاس بۆ دکتۆر ئێدمۆند غەریب ڕووناکبیر و پرۆفیسۆر لە زانکۆی جۆرج واشنگتن کە لە ڕێگەی سکایپەوە لە واشنگتنەوە لەگەڵمان بووی زۆر سپاس. Thank you very much. Pleasure to be with you.